سڵاتان لێبێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چوونە سەرەوەی هەزینەکانی معیشە لە ڕۆژهەڵاتی کوردستان، کوژرانی کۆڵبەرێک لەلایەن هەنگی مەرزی نەوسوود، لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانی ئیلام، بێبەشکردنی سەکینە پەروانە لە مافە سەرەتاییەکان لە زیندانی ئەڤین، درێژێ ماگرتنی کرێکاران لە پێترۆشیمی بەندەر ئێمام، کوژران و برینداربوونی 5 کەس لە هێرشی هێزەکانی ڕژیم لە چابەهار، ڕفاندن و ئەشکەنجەی دوو شارۆمەند لە زاهیدان و ژاراوی بوونی 18 کەس بەهۆی خواردنەوەی مەشروباتی ئەلکۆلی لە هەمەدان. درێژە هەواڵەکان چوونە سەرەوەی هەزینەکانی معیشەت لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێ راپۆرتی کارناسانی ئابووری لە ساڵی 98 هەساوی تاکو 1401 حکوومەتی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی 425% تەوەڕوومی بەسەر خەڵکدا سەپاندووە. لە ماوەی ئەم 4 ساڵەدا 425% تەوەڕووم لە حاڵێکدایەکە ڕێژەی چوونە سەرەوەی حەقدەستەکان هەر لەم ماوەدە تەنیا 100% بووە. بە بەیانێکی تر مانای ئەوەیەکە 300% لەگەڵ هێڵی هەژاری فاصلەمان هەیە و ساڵ بە ساڵ دۆخەکە ئاڵۆزتر دەبێت. لە بەرامبەر سەپاندنی هەژاری بەسەر خەڵکدا دەوڵەت مەجلس و دەیان ناوەندی بێبەهای مەزهەبی بوونیان هەیەکە داوای چوونە سەرەوەی 20% بودجە دەکەن لە حاڵێکدا 50% خەڵکی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. کوژرانی کۆڵبەرێک لەلایەن هەنگی مەرزی نەوسوود. شەوی چوارشەممە 11 ڕەسبەری 1403 کۆڵبەرێکی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی تارێغ نەزەری بە چەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم لە سنووری نەوسوود گیانی لەدەستا. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسوود کۆمەڵی کۆڵبەریان داوەتە بەردەسڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی تارێغ نەزەری خێزاندار و باوکی 3 منداڵ فیشەکی جەنگی بەرکەوتووە و گیانی لەدەستاوە. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانی ئیلام سەر لە بەیانی سێشەممە 10 ڕەسبەری 1403 سزای سێدارێ سێ بەندکراو بە ناوەکانی نیما مۆرادی و نسرەتوڵڵا منەتی خەڵکی ئیلام و مهدی خەرسان بەندکراوی عەرەب و خەڵکی دێهلۆران لە زیندانی ناوەندی ئیلام جێبەجێکرا. بە پێزانیاریەکان نیما مۆرادی 2 ساڵ لەوبەر و نسرەتوڵڵا منەتی و مهدی خەرسان لەم ساڵانەی دواییدا لە 3 دۆسیە جیاواز بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و بە ئەعدام مەحکوم کرابوون. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی تالب سیف کە بڕیار بوو لەگەڵ ئەو سێ بەندکراوەی ئەعدام بکرێت بۆ 5مین جار گەڕێنراوەتەوە بەندی تاکەکەسی و بەرپرسانی زیندانی ئەیلام بەو شێوەیە ئەشکەنجەی دەرونی ئەدەن. بێبەشکردنی سەکینە پەروانە لە مافە سەرەتاییەکانی لە زیندانی ئەڤین. سەکینە پەروانە بەندکراوی کوردی خەڵکی قوچان پاش مانگرتن لە خواردن لە زیندانی ئەڤین لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکۆتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. سەکینە پەروانە هاوکار لەگەڵ ساڕۆژی شۆڕشی ژینە و سەپاندنی سزای ئەعدام بەسەر پەخشان عەزیزی و شەریفە مەحەممەدی بۆ ماوەی 3 ڕۆژمانی لە خواردن گرت، بەڵام کەوتە بەر ڕقوکینەی بەرپرسانی زیندانی ئەڤین و ئێستا ماوەی 18 ڕۆژە لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکۆتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. درێژێ مانگرتنی کرێکاران لە پێترۆشیمی بەندەر ئێمام. ڕۆژی چوارشەممە 11 ڕەسبەر کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی بەندەر ئێمام بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی زەخۆزیەکانیان درێژەن بە مانگرتندا. کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی بەندەر ئێمام خوازیاری چوونە سەرەوەی حەقدەست بەکردەوە جەرهاتنی پەسەندکراوەکانی هۆڵدینگی پێترۆشیمی بەڕێوەچوونی بڕیاری دیوانی دادپەروەری ئیداری کە لە ڕێکەوتی 26 خەرمانانی 1402 دەرچووە
پێدانی بۆنی کرێکاری و نۆت کارد بە کرێکارانی پەیمانکاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە جەرحاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسەنگسازی حەقدەست لەگەڵ کرێکارانی ڕەسمی و زابینکردنی بیمەی دەرمانی کارامەبوون. کوژران و برینداربوونی 5 کەس لە هێرشی هێزەکانی ڕژیم لە چابەهار. شەوی چوارشەممە 11 ڕەزبەری 1403 هێزەکانی سوپای پاسداران بە چەکی خۆرس هێرشیان کردە سەر دوکانێک لە ناوچەی پیرسەرابی سەر بە شارستانی چابەهار و 3 کەسیان کوشت و 2 کەسیان بریندار کرد. بەپێی راپۆرتی حاڵبەش، هێزەکانی سوپای پاسداران بە دوای ئۆتۆمۆبیلێک کەوتون، بەڵام سەرنشینەکانی ئۆتۆمۆبیلەکان ماشینەکەیان لە بەردەم دوکانێک لە ناوچەی پیرسەراب بەجێهێشتووە و هەڵاتون. هێزەکانی ڕژیم بەبێ لە بەرچاوگرتنی قەرەباڵغی ناوچەکە ئۆتۆمۆبیل و دوکانەکەیان بە RPG و دۆشکا پێکاوە و لە ئەنجامی ئەو هێرشەدا 3 کەس گیانیان لەدەستداوە کە ناسناوی 2 کەسیان بریتیە لە شەهاب جەدگان و عامر ڕامێش، هەردوو تەمەن 18 ساڵ. هەروەها 2 کەسی دیکەش بە ناوەکانی حامێد جەڵگان و شوعەیب جەدگاڵ بە سەختی بریندار بوون. شایانی باسەکە ڕاگەیاندنەکانی کۆماری ئیسلامی باسییان لە کوشتنی 3 چەکداری جەیشولعەدل کردووە، بەڵام چالاکانی بەلوچ دەڵێن ئەو 5 هاوڵاتیە کاسبکار و کەسی مەدەنی بوون و چەکدارانی جەیشولعەدل لەو شوێنە نەمابوون. ڕفاندن و ئەشکەنجێ 2 شارۆمەند لە زاهیدان. بەیانی چوارشەممە 11 ڕەزبەری 1403 2 شارۆمەندی بەلوچ لەلایەن سڵاتی زاهیدانەوە ڕفێنران و پاش چەند کاتژمێر ئەشکەنجە و لێدانە ئازادکراون. بەپێی راپۆرتی حاڵبەش، هێزە ئەمنیەکانی ڕۆژیم لە شاری زاهیدان هێرشیان کردوەتە سەر خانوویەک لە ناوچەی مەهرستان و 2 شارۆمەندیان بەناوەکانی ئەمیر مهدی ئیرەندەگانی تەمەن 16 ساڵ و ئەمیر دەهانی تەمەن 43 ساڵ دەست بەسەر کردووە. بە پێزانیاریەکان، چەند ئەندامی جەستەی ئەو 2 هاوڵاتیە بەهۆی ئەشکەنجە و لێدانی هێزەکانی ڕژیم شکاوە. ژاراویبوونی 18 کەس بەهۆی خواردنەوەی مەشروباتی ئەلکۆلی لە هەمەدان. ڕۆژی چوارشەممە 11 ڕەزبەر لە شاری هەمەدان 18 کەس بەهۆی خواردنەوەی مەشروباتی ئەلکۆلی ژاراوی بوون کە 4 کەسیان گیانیان لەدەستەوە. عەباس نەجەفی، داواکاری گشتی و ئینقلابی هەمەدان لەو بارەوە ڕایگەیاند 18 کەس بەهۆی خواردنەوەی مەشروباتی ئەلکۆلی دەستکرد ژاراوی بوون و گوازراونەتەوە بۆ نەخۆشخانەکان، بەڵام 4 کەسیان گیانیان لەدەستاوە. 2 ڕۆژ لەمەوبەریش لە شاری ڕەشت و لاهیجان 8 کەس بەهۆی خواردنەوەی مەشروباتی ساختەی ئەلکۆلی گیانیان لەدەستا. گیانەدەستانی 2 سوختبەری بەلوچ لە زاهیدان. ڕۆژی چوارشەممە 11 ڕەزبەر دوای پێکدادانی نێوان 2 بارهەڵگری سوسەمەنی لە زاهیدان، 2 ئۆتۆمۆبیلی سوختبەر لە گردا سووتان و سەرنشینەکانیان گیانیان بەخت کرد. بەپێی راپۆرتی حاڵبەش، ڕووداوەکە لە کەمەربەندی شاری زاهیدان ڕوویداوە و سوختبەرێک بە ناوی نور ئەحمەد ئێسحاق زەهی و برازایەکی بە ناوی حەسەن زەهی گیانیان لەدەستاوە. شایانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا بەلانی کەم 8 سوختبەری بەلوچ بە چەقەی هێزەکانی ڕۆژیم یان ڕووداوی هاتوچۆ لە سیستان و بەلوچستان گیانیان لەدەستاوە. بردومانی قورسی غەزە و لۆبنان لەلایەن ئیسرائیل. ڕۆژی چوارشەممە 11 ڕەزبەر ئەرتەشی ئیسرائیل چەند ناوچەی لە لۆبنان و غەزە بردومان کردو بۆ هۆیەوە دەیان کەس بوونە قوربانی. ڕۆژی ڕابردوو هێزە زەمینیەکانی ئیسرائیل چوونە نێو خاکی لۆبنانەوە و شەڕێکی قورس لە نێوان ئەرتەشیە وڵاتە و چەکدارانی حەزبەڵڵا ڕوویدا. بە پێزانیاریەکان 15 سەربازی ئیسرائیلی کوژران و بریندار بوون. لە بەرامبەردا ئەرتەشی ئیسرائیل بەیروت و باشووری لوبنانی بە چڕی بردومان کرد. بە وتەی بەرپرسانی بەهداشتی لوبنان 46 کەس لە هێرشەکانی ئیسرائیلدا گیانیان لەدەستاوە و 85 کەسی دیکەش بریندار بوون. لە لایەکی دیکەوە چەند ناوچە لە غەزە بردومان کراوە و لە ئەنجامی ئەو هێرشانەدا 90 کەس گیانیان لەدەستەوە. شایانی باسەکە زاواکەی حەسەن نەسرۆڵڵا و چەند ئەندامی سوپای قودس
لە بۆردمانی ناوچەیەک لە دەمێژق کوژراون. دووە هەواڵ دەست بەسەرکردنی زیاتر لە 600 کرێکار و ئەندامی ڕێکخراوە کرێکاریەکان لە هیندستان. ڕۆژی چوارشەممە 11 ڕەزبەر لە درێژەی ناڕزایەتی کرێکارانی شرکەتی سامسۆنگ پۆلیسی هیندستان زیاتر لە 600 کرێکار و ئەندامی ڕێکخراوە کرێکاریەکانی دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتی ئاژانسی هەواڵنێری ڕۆیتێرز لە سەرەتای مانگی سەپتەمبرەوە تا بامڕۆ زیاتر لە 2000 کرێکاری هیندستانی لە خێمەیەکی کاتی لە دەوروبەری شرکەتی سامسۆنگ لە نزیک شاری چینای لە ویلایەتی تامین مانیان گرتووە و داوای زیادکردنی حەقدەست گۆڕانی گرێبەستەکان لە کاتیەوە بۆ هەمیشەی دەکەن. بەڵام شرکەتی سامسۆنگ وێڕای بەرکەوتنی زیانی 12 ملیارد دۆلاری نایەوێت داخوازی کرێکاران جێبەجێ بکات. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد وەسف.